بینەرانی خۆشەویستی پرۆگرامی کانگای ژیان سلااوان لەبێت ئەم جار هاتووم کە گوندێکی زۆر جوانتان پێ بناسێنم بە ناوی دواوان. دواوان سەر بە شارە جوانەکەی شنۆیە، نزیک بە 40 ماڵ و 250 کەس دانیشتووی هەیە. وەک ئەبینن دەرودەشتێکی زۆر سەرسەوزی هەیە و هەمووی مەڕەکان ڕۆشنەتە دەرێ، بژێوی ژیانیان لە ڕۆی ئاژەڵداری و کشت و کاڵەوەیە. وەک ئەڵێن دوو ئاویشی لێیە، با بڕۆین بزانین بۆچی ناوەکەی دواوانە، ئەو دوو ئاوە کامەیە. هاوڕێن بن با بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێنین. فەرمونون. کاکە گیان سلااوە لێبێ باشیش گر زۆر سپاس بابێ ئایرە دانیشم باشە. ئەو گیانە چین؟ ئەوە جیان لاولاوە و قازیاخا و ئەسپنگ و ئەو زرشتانە بۆ بەرخانە مێناوە دەبی وردی کەم چون جیاکە گەورەیە بەرخەکانیش بسوکن ناتوان مەزبور دەی بۆ ئەوان ورکە بۆ قوربان لەو بەرخە بچووکانەوە ناتوان لە دەرێ بن؟ لێرن لە ناتوان لە دەرێ بنوانە؟ با دەتوان بێنە دەرێ با دێن عسارێ نانا حەسار نا دەرەی دەشت دەر و دەشتەڵە چکەنە بچووکن زۆر بسوکن ئەو تازە تازن؟ تازە زەویان کردووادی باشە نەوەکان ئەمە چییە؟ ئەمەوە ئەمە قازیاخە خۆشمان نایخۆین؟ نم خواردۆقەت ولی نازانم پێم وابێ با ئەڵەن قازیاخەش ئەخورێ نازانم چۆنە و چۆنە لە دۆکڵی شتی بکەن ئیسفادەم لێ نەکردو نازانم قەتم نەخوارد. باشە دی بزانم ئەسپین کامەیە؟ ئەسپینگێکم پێ نیشان بە ئەمەش بابوونەیە وانە ئەم گوڵە ئاها نەتەواوە ئەها ئەوە تا ئەوەش ئەسپینگ ئەسپینگەرێوەڵە ئەو ئەسپینگە و ئەم دەشخورێ ئەمە نەرم جیاکەش نەرمە بۆ بەرخانی ئەکسەرەن دەسم دێنم لەبەرەوەی. باشە ئەم ناوچەیە هیچ گژوگیایەکی هەیە تایبەت بێت وەک بڵێن خاصیەتێکی دارویی بێت یانچێ مەسەلەن ئەوە بابوونەیە من ئەزانم ئەوە بۆ عفونەت زۆر باشە. بۆ خدای شیرین بەیان یەکسەر زۆر لێ ئێرە شیرین بەیان مێموک کوردەواری خۆمان پێی دەڵێن مێموک شیرین بەیان کە بە فارسی ئەوی زۆر لێیە ئەوە بە کوردی پیاڵەن چی؟ بەیبوون؟ ئەی سەوتە شیرین بەیان وانە؟ شیرین بەیان لەرە بێحەد زۆر کەس هەیە مەسەلەن بڕوا ئەو شیرین بەیان وشتە جەمۆ بکات بڵێت خاصیەتی هەیە بۆ خۆی استفادێ لێ بکات یان چوزانم چون زۆرە بەهاران گشتی بیهێنێت بەستەبەندی بکات و بیبات بیفرۆشە یان نا؟ بەهاران استفادێ لی ناکەن ئەکسەرەن دوایەوەیکە زەوی زار خڕبەوە ئەو دەمیخری دێن لە بەریشەوە هەڵی دەقەنن لە ڕیشەکەش کە دەیبەن دیارە دەرمانشتی لە پێچار دەبێ ئەک زۆر دێن کەسێک دێت وا ئەو ساڵ هاتبوو زۆر احتمالن شاد بیستۆنێکی فقط لێرە شیرین بەیان خڕکرد بێتەوە حەت زۆرە لێرە. باشە ئەی خەڵکی دێهاتەکەی خۆتان بۆ ناکەن ئەشێ لەبەر مەرداری و ئەو شتە زەمینی کشاوەرزێ زرشتانە ئەسن پێمانێ بتوانن وەختیان نییە دەنا ئیلاوە دێنانی نازانم چۆنا وەلی ئێرە نینە ئێرە بۆ خۆمانەسەنەوە وڵای استفادەیان لێ ناکەین. بەداخەوە ئەو شتەکە ئەوە خاسە یعنی ئەتوانی کەسبووکارێکی زۆر باشی لێ دەربێنی کەس ئاگاشی لێ نیێوانە بەرەوەڵەمان لێرە کەس ناکەس بکارەکە کە زۆر ئالێت چون لە شیرازی ڕابۆی دێن. باشە دەست و چاو خۆش بێ ماندوو نەبی با یارمەتیکە بم با بزان مەزانم. گیان سلام علیکم. وەی ئەو دەرگایە چییە چەند کوولەیە تۆ چاو لەو دەرگاکەن ئەوە دەرگای کوێیە؟ کوێ؟ لاو شکر ناوە چییە؟ ڕائارە چی؟ ڕائارە تەبڵە قسەش بکەدەی جیوانە ماشەڵڵا نەوەتە؟ خوا خۆشی کا ئیشەڵڵا دای گەورەی جوانیەیە زۆر سپاس. چەند منداڵتەیە؟ حەوت خوا پێت بهێڵێ ئەوان هین کوڕە یان کچە؟ ئەوی کوڕە
ئەڵەن نەوە خۆشەویسترە تا منداڵ وایە الله هەورەگێک فەرقانچ نەوەکەت خۆشەوی ئەم ناڵەکە والله هەورەگێک هەر وەگیە ئارێ والله ئەخاڵن نەوە خۆشەویست باشە نەوە خۆشەویستە منداڵەکەس خۆشەویستە تاسوی هەیە لەسەر منداڵەکەی ئەدی باشە کوورێگیان پێم بڵێ لە دواوان خەریکی چیەکەی وەری مەڕ و کاروست لەشە ساغ بەخوا مەڕ و مانگاتان هەیە مەڕمێ مانگانە ئەی ئێرە کەس مانگای نییە بارێ وڵە مانگانە ئەوش مانگەیە ئەو پورەمان مارێ باش کرا بە دوو بەشۆ یان نا هەمووی یا مەڕی هەیە مانگای هەیە مانگاشی هەیە مەڕشی هەیە خزمەتی کامی زۆر قورسرا والله جای مەڕش گرە ئەی مەڕی گرانترە دی ئەی خۆت قەت ڕۆشتی بۆ هەوار لەگەڵ مەڕەکان لە مێژە هانا والله لە مێژە وەرێرە ئەدەی ئەی شیرشتا دۆشی ئەرێ والله ئێساش الحان باشە جارێت چا فیلم بۆ دەستێشی مەڕۆ ئاران بەرابا فیلم بۆ چی زادو ئەمڕۆ ڕاوەستە. بۆی بێنە فی ئەو کەفەکی بۆ بێنە باشە شیرشتا دۆشی ماسوشتەی لێ دروست ئەرێ والله ماس چۆن لێ دروستەکەی دەی کوڵەنی شیرەکەی و دوای شەوێنی دەکەی ئەی کەشک چۆن دروستەکەی کەشکش مەشکەی دەژێنی و شیرێژی چا دەکەی دەکەی کەشک قەت مەشکەی چەرمە بووە ناوەڵڵه ئەی زمان لەو گاڵوانانە ئاوانە ئەمە ناوە قەدیمە بۆ دی هەڵحانەوەڵە عاری برقیە ئەی دارەکان نالحانەویشمان ئەمە نیمان قەدیمە بوو ئەوەنێ برقا کابرام کەس بە برقی لاکارێ ناڵ پێشتر لەم پێشترە من نازانم ماڵە بابمان بۆم زمانی من نەبوو دەی باشە وەڵایشە بووە پورێگیان چێشتێکی تایبەتی ئەم ناوچەیە چییە؟ هەم شتێکە برینجە و یعنی وەک بۆ نمونە بڵێن چێشتی تایبەتی شتیان نییە؟ ناوەڵ هەر شۆربا و برینج و چوزانم ئەو شتاما کەوڕۆنە و سوبە و چوزان شتی وایە تەرەفی ئێرەوە پێم وانە بێ ناوەت دەڵێن چی؟ ئەو چێشتێت و دەڵێن هێشتا نەموتوە دەڵێ تایبەتێ دەڵێن تایبەتی نا شەلەم یان دۆینا ناوەڵڵه ئەی ساوەرتانە؟ ساوەڕەکە چۆن لێنێ؟ ساوەرەکەش دی کوڵێنین و سەری وانش گوشتی لەگەڵ دەکەین و ڕبی لێ دەدەین و لێ دێنی ئەی لە پە و کامەوی دەگەڵ دەکەین ئەوش دەگەڵ دەکەین ماکەم بە هەریما لێ دەنێ و دەکەی هەریما دستانە لێ خۆت خاڵەگیان سلاوە لەبێ سلام و ڕحمەت الله سەرچاوم سەلامی خۆی لە مولایەکمان بێ خۆشبی ماندوونە بی بۆ کوێ ڕۆشتی چیتە وەڵای بەخێر بێ سەر و سەرچاوم وەڵا لە ماڵێ دەچوم بۆ سەری مەزرەکەم چاو لە گەنمەکان بکەم و چاو لە کاسپەکەم بکەم ئینشەڵڵا خوا ڕزقتان بە مەزرا چیت هەیە گەنمە جۆیە چی؟ وەڵا گەنمم هەیە جۆم هەیە باغم هەیە چەوەندەرم هەیە ئەو شتەمانانە وا ڕزقتان بە ئینشەڵڵا ئێرە بارندگی شتەکەی چۆنە باران شتەی زۆر لێبارە؟ لە خوای بە زیادبیهی خراپ نییە بارندگی ئەمما بە ئەندازەی پیرانشاری نییە پیرانشار بارندگی زۆرتە لێرە ئێرە بەفری زۆرتر دەگرێت لە پیرانشاری یانی بەفری زۆرتر دەگرێمە بارانەکان بارانەکان لە خانی زۆرتر دەبارن ینی کەوایە زمسانەکانی زۆرەشە قورس بێرەوە وڵاتستانەکەشی قورسە ناقورس نیارە وڵات ئێرە گردنەی دوان بەنێو بانگە هەمیشەکە دەگیرە زیادەکەمان ئەو گردنەیە ئەو گردنە پاسکای دوان دەگیرە هەمیشەکە بەفر دەبارێت ساد و سەرما ئەوێ دەگیرێت باشە ئەی جادەکەتان ئاوە خاکیە بە زمسانان یان بەهارانە کە بارندگی شتەیە ئەزیەت نابناوە وڵی خوشکی بەڕزم ئەو جادەیە لە بۆ نەغەدەیە ئەمە سەروە شنوینە بە ولایەتە جادە ئیسپاتمان هەیە بۆ شنوۆیە یعنی ئەگەر کەسێک بیاوێت لە نەغەدەوە بێت ئێستا کە ئێمە لە نەغەدەوە هاتوین بەم جادەیە هاتوون کە خاکیە بەڵام جادەیەکی ترتان هەیە لە پشتی دێکەوانە بۆ شنۆکە ئەسفالتە ئەرا ئەو جادەی کەمان دەستەوە تقریبا منتیقی پادگانی زەڵدیانە دوڕیانێک لێ جارەیە گۆسۆپیان دەسێ یەکیش دێ بۆ ئێرە دەسێ بۆ شنوۆیە جاگاتی بۆ شنوۆیە لە ڕێگایە لادا بۆ دواوان زۆر دوورە لێرەوە بۆ شنۆ چەندێکە بێت وڵا لێرەگە بووی بە ماشن ڕێگای دەدەقە چارەجێک هەر ئەوەندە زۆر نزیکە ئەگەر وایە ئێوە زۆرتر سەردانی شنۆکەن بۆ کار و باروشتتان وانە باڵێ ئەم بۆخم ماڵم لە خان لە خاندا دەنیشم ئەمە خەڵکی ئێرە زۆرتر بۆ شنو دەسێ بۆ کاروبارەکانی شنویان چۆنەکە هاتووی لێرە زەمینتەیە مەزراتەیە ئەمە هەر لە قەدیمە خەڵکیێرە بووینە ئەمە لێرە بەڕسمی دانانیشین دەنا ماڵشتمان هەیە هەموو شتێک خانومان هەیە حاضر هەموو شتێکمان هەیە فقط لە منداڵەکانمان دەستیان خوێندەوە خەریکی دەرسێن بوونا ئەمە و خەڵکی کە نەتوانیوە مەڕداری بکەین و
لەبەر منداڵەکانمان چوینە بۆ شاری ئەی ئەها ئێستا لە شارن باشە ئیشەڵا بە سڵامەتی باسی دێهاتەکانی دەور و پشتی ئێرم بۆ بکە با بزانم ئێرە بە چ دێهاتێک و نزیکە کوێی بەسەرۆیە یا ئەو دێهاتانەوە لە دوورەوە دیارن کوێە ئێرە جۆغرافیەکی تقریبان نیسبەت بە خۆی شتێکی جوان کەوتووە چۆن دەگەڵ نەغەدەی هەم مەرزە دەگەڵ پیرانشاری هەم مەرزە دەگەڵ شنوێش هەم مەرزە ئەرە وەڵڵا جا ئەوە لەو لە بینی ئەو سێ شارایە لە بین ئەو سێ شارانە جا شتێکی زۆر خۆشتر لە ئەوایلی ئینقلابێدا جۆن چۆن بووین ئەمە لە ئەوایلی ئینقلابێدا شارستانمان پیرانشار بوو حوزەی نیزام وەزیفەمان شنۆ بوو خەریدی کاروباری ڕۆژانەمان نەغەدە بوو جەهادی کەشاوەرزی ئەوقتی جەهادی کەشاوەرزیان پێدەگوت زۆر کاری بۆ کردین اتفاقاً جەهادی کەشاوەرزی ئەوایلی ئینقلابێ ئەو جادەیە بۆ لەداین و ئەو بڕقەی بۆ کێشاین دەدوایدا وای لێ هات تەغییر و تەحولاتی جمهوری ئیسلامی شتێکی وا بوو هات بەسەر منتیقەیدا دواوان و سێفیانی لە پیرانشار وەرگتەوە دای بە شنوۆیە ئەوا بووینە جا ئەوە شتەکەیمە ئەوەیە ئەرێ وەڵا شتەکانمان ئەوانە بوو بەڵام گوندێکی زۆر خۆشتان هەیە دەخوای بە زیاد بێ بخوای ناخۆش نییە خۆشە لەخوای بە خەڵکێکی باشترەیە خەڵکێکی زۆر زۆر کاسب و خەڵکێکی زۆر زۆر بێلاین تێدەیە یانی دەتوانم بڵم لە منتیقەیدا هیچ شۆ وەک خەڵکی شێرە کاسب و بێلایەن نەبووە خودداوەشیلی هەموو چاوی لە کار و کاسب و دەست و خۆی بووە چاوی لە شیدیکە نەبووە زۆر باشە ئیشەڵا کامیشە بەردەوام بن خاڵەگیان لە پشتەوە وەک بڵێن دوای ئەم دێهاتە دێیتر هەیە بەڵێ هەر بۆ دەستەوە سۆفیانی لێە بۆ لایدا دێگورزی و نەڵۆس و دێشەمس و منتیقی هەموو بەسەرەوەی دێرەوەڵا دیاتی زۆر ئەمە ئەو دیەکە هەم مەرزن دەگەڵەمە مەسەمە خودی دیەکێمە بە دوو دیان ێک ئاغامانە بۆ بە دوو دیان ئێک ئاغامانە بۆ جوان بەهاڵێ لە باری مڵکایەتی دێگورجی و داوان یەک ئاغامانە بۆ بە یەک دی ئێستا بوونە و بە یەک ئاغا ئێستا بۆ دوو دیە ئەی چۆنە تێکەڵ نەبوون کە ئەوە پاسیلیان هەبووە دیەکان پاسیلیان هەبوو یەک ئاغا بوو زەمینەکەشی زۆر بووە قسمەتێکە و خەڵکی دەکردوی قسمەت خەڵکی دەگورجێ کردوتی ئیدی هەر ئەوانە بەردەوام بووینە و زیندەجیمان کردەوە لە خوای هەمیشە بەردەوامن ئەی بەرەو ئەو لا بە کەم دێهاتە ڕوایان ڕۆبەڕوو ڕوبەڕوومان بۆ دەستەوە بۆ منتیقەی ئەو شاخەی پێڵن توانێ توانێ سەر و پیرانشاریە بەوەیدا تقریبان گاتم بێدا دێشی لێ پێڵەن قارنە هاتی بێرە ئەوێ قارنەیە بەو مەسیرەشدا دێشیکەی لەیەک ئەوش دێشی ئەوە لە کەمیە بە ینی کەم زەماعەت دەسێوی نوی چوار بۆتە ئەو شنوێمە ئەو چوار بۆتە پشتی ئەو کێوە پشتی ئەو شێوە سۆفیانە بەڵێ دەی باشە ئەی سەردانی و دێهاتان ناکەن وەک بڵین چوزانم کچیان پێبن و کچیان لێ بخوازن و ئاوا بەڵێ ئەرەوەڵی اتفاقن دەگەڵ هەموو دیاتەکان ئەرزم کردی خەڵکی تایبەتی تەیە لەگەڵ هەموو دیاتەکان ئەمە هاتوو چۆ و خزمایەتی و سەرخۆشی و سەرداوەتمانە بووە زۆر باشە ئیشەڵا هەمیشە بەردەوام من خاڵەگیان بۆ بێراڵەن دواوان واللهی بۆیە پێڵەن دو ئاوان ئەمن ئەوەن دیزانیم دیوە زۆر تەمەێکی وام نیە ئەما لە قەدی مۆکتویانە دوو ئاوی هەبووە دوو ئاوی هەبووە پێمەوە فارسیەکەشی هەرە بێبێت دوو ئاو بەڵێ دوو ئاو ئەمە شتە چوام جوێ لە بەدەوە زیاترەگە هەرچی بڵم کەم و زیات پێما شتێکی ناڕاستە من ئەوەندەی حاڵی بوومە لە بابوو باپیرام کە جۆم لێ بووە هەر ئەوەندەم جوێ لە بکتیان دوو ئاوی هەبوو بنێ و دوو ئاویش نازانام جای بنەمای لەسەر دوو ئاوەکەیە منیش هەر پێم وە بە شتێکی وان بیستواڵەن هەر بۆیە پرسیارم کرد وتم شاید خەڵکی ئێرە شارەزاتر بن یا شتێکی لە پشتا بێ بەڵام منیش هەر شتێکی وان بیستوە کە هەر پێڵێن دوو ئاوان وڵایم شەر ئەوان بیستەوە هەر ئەوە چۆکە جەنا بدەڵێ ئەم شەر ئەوەندەم ئاگاهی لەسەر هەیە بۆ دواشی نەکەوتم چ من نەفەرەکەم بێساوادم زۆری واقع لە ئەوشی نەکەوتمەوە بەڵام وڵای لەسەر سە بنەمایە گۆدوای کەوتونە ئەمە ئەوەندی کە زانیومە و جۆم لێ بووە هەر لەسەر بنەمای دوو ئاوانە زائێرە ئەو ئاوەی ئەو لای سەتحیە کە ئەوان قەول و خەمایسابی زۆر لەسەر ناکەین ئەما لەو خوارەی دووکانی لێنا یەکیان بەنێوی کانی سپێ یەکیان بەنێوی کانی حەودۆش باشیشکر سپاس بابێ مایرە باشیشکر سلامت بێ بە قوربانت بم بە خێری سەرچاوەکان سپاس دەکەم بە قوربانە بم پورێگیان پێم بڵێ بە ڕۆژا خەریکی چیت خەریکی کار و ماروشتیمە هی مەڕدۆشینیە پەنیرکردنیە
لەش ساغ بەخوا ئێستا وەختی مەڕ بڕینەوەی وانە نایێشتا وەختی نەهاتووی مەڕ ئەی بۆ لە بڕێ لەو گوندانە ئێستا مڕیانە بڕیەوە ساردە هێشتا نەمان بڕیوەتەوە ئەها منتەقەی ئێوە هێشتا بۆ ئەوە نابێوانە بەڵێ ئێرە سارترە بە نسبەتی ئەوانەی تر بەڵێ باشە ئەو وەختە کە مەڕەکە ئەبڕنەوە ئەو تووکەیەکەن بەچی ئەو تووکەیە الحان وەختێکی دەمان کرد بە دۆشە گودەن کردە لێفە و ئەلحانەکانە بە کارچی هیچ نایە ئەی نایفرۆشن نایەن بە چەرچی و یان با دەیفرۆشین وەختێکی دەمان کردە چارچی و دەم کردە بەرماڵ و قەت ئەزانی تۆ شتوشتە بچنی گیان شتوشتە ئاواش نومەک بچنی چی ئەزانی موسەر گۆری دەزانم دۆڵاغی دەزانم دۆڵاغ چییە؟ ئەویش دڵاقی هەڵدەچێشم ئەها ئەوانەوە پیاوانێک با ئەوە چۆن ئەشێ بیچنی ئەوەڵ کوورکەکەم پێ بڵێ لەوە دروستە بێوانە لە مووی بزن نابێ لە مووی بزن نابێ لە مووی بزن چادر چادەکرێت چادردا هەڵیان چادری هەوار چادری هەواریان هەڵدەدا ئەوەش مەسەلەن دەنڕست و بامان دەداوە دەمان کردە گۆریە دەم کردە دۆڵاغ ئەو کورکە ئەتان بر لەگەڵ جیرانەکانتانە لەسەر ئاودای بنێن و بیشۆرن و ئەرێ وەڵا دەمان بردان دەنا چۆن ڕۆژی پێچ و بیشۆری وڵای یەک ڕۆژ دەمان شود ڕۆژێک دامان دەنا سپێنی هەڵن دەخست و ئیشکن دەکردەوە بە شەمان دەکرد و هەر بەدەست شانەندا دەنا شانە بە شانە شانەی دامان دەناوە ئەی پێش لەوەی کە مەسەلەن گۆرەوێکە دروست بکەی یان نا ئەو بەرماڵەکان دروست بکەی ڕنگ تەکرد یان نا ڕەنگی نا بەرماڵەکە ئی ڕەشمان بۆ ڕنگ دەکەی دیکە سپی بوو ئی چارشێوەکەمان ڕنگ دەکەن لەکوێ ڕنگتانە کرد هین چارشێوەکان لە نەغەدەی مەسەل لە خانیە لەکەن ڕنگ ڕێسە باشە ڕنگ ناتۆ گەڕیسەش بیشۆری ئەلحانەکانە کەس نیکە ئەلحانکە خۆ مۆدی نەماوە بە قوربان نا هەر ئەو وەختە کە دروستانە کرد ڕەنگی ناداوە بریێوەڵا ڕەنجیشی لێداوە ئەلحانەکانە هەمانە ڕەنجە ناداتەوە کۆن بووە باشە گۆرەوی ئەشە هەر بەو 5 سیخانە بچندرێت یان نا بە 2 سیخ و 3 سیخیشە گۆریە دەبی هەر بە 5 سیخان بچندرێ دۆڵاغیش خاڵەگیان سلام عەلەیکم باشیش ممنونم یاخوا بەخێری خاڵەگیان سەحەتە باشە تەندروستی باشە چیەکەی سلامت بیاخوا وەڵای چ بکەین خەریکی ئەوە کوێرەوەری و ماڵ و حیوان و ئەوان خوا لەشتان ساغ بێ ئەو مەرانەهی خۆتانن یاهین یەک دوو ماڵی تریشە وەڵای هەری خۆمان بەتەنێن و کەسمان دەگەن خوایشەڵا ڕستتان بە باسی مەڕوشتەکەم بۆ کە بزانم ئێوە هەواروشتتان نییە؟ نەوەڵای ئەمە هەوارمان نییە هەرچی حالەمەکە هەوارەکەی بۆ خۆ داگیر کردووە مەشماینەوە باشە هەر ئێوە نیتانە یان نا یەکسەرم گوندە هەواری نییە دەکە هەواری نییە نەوەڵا ئێمە کە ئاهاتین لەسەر ڕێگا هەواروشتەمان بینی چادریان هەڵدا بوو نەوەڵامە هەوارمان نییە وەختی خۆی هەند بوو دو گەورەکان ڕۆیشتن و ئەو ئاین دیش بووان نەکراوە ئەوای لێ هەر خەریکی مەردارین یان مەزراتان هەیە باختان هەیە وەڵای ئێرە دێمەکارە باغی نییە کەمێک دەنا هەموو دێمەکارە و هەشمان نەزەویشن زۆرە وەسیلەش هەیە و هەموو شتێک زۆرە ئینشەڵڵا خوا ڕزقتان بە ئەو مەڕانە کەسێکی بیدۆشێت ئێستا لە ڕۆژە چەند بارە و مەڕانە دۆشن جارێک وانە بەیانیان یان ئێواران نەوەڵات زەبینەکی دیکە دوو زاری دەدۆشن ماوەیەکی ینی لە هاوینە یان لە بەحاڵ خلاص بوونی ئەو زار دوو دار دەدۆشتی هەتا نزیک هاوی خلاص بوون ئێستا وەختی ئەوە نییە چۆن هەواش کەمێک بەرەو گەرم بوونەچێت کورکەکەی قەیچیکەن بەدێەوە وردە وردە ببڕنەوە بڕینەوەی دێ وردە وردە خەریکی میسلایی دەکەین قەت بزن نابڕنەوەیەوە نە بۆچی بزن نابڕدرێتەوە ئەوە بزن نییە ئەوە نێرینە نێریش نابردرێتەوە بزن ئەوەیە کاری لی هەبێ و بزێ و شیری هەبێ ئەوانە باشە بزن بۆ قەت نابڕدرێتەوە ئەخە بزن دەبردرێتەوە وەلی قسمەتی نێری شتێک هەر بۆ جوانێ بۆ پێش حیوانەوە نازێ هەر ناش بڕێتەوە هەتا کوڵکە شتەکەی جوان بێ ئەوە جا شاخۆشەکەشی زۆر جوانەزانی ینی لە زۆر جێگا بینی و ماچوزان مەچن شاخەکانی ئەفرۆشن یان
دایەنێن بۆ شتی پێ دروستەکەن بەڵێ ئەوش بەکاری زۆر شتان دی ئەلبەتەوە زۆر گوناحاخت کار بە شاخی و حیوانە ئەگە بمرێ ئەوەی لێ بکەن دەنا بە زیندوی ئەوە ناکرێت گەمبەر شاخەکەی دەبندەنا بە زیندویەوە شاخی لێکێوە دەمرێ حتمما ئەوە نابێت ئەی باشە شاخەکەی پێ دوایە لە چییە؟ شتێکە خوددادادیە دروست بۆ خۆی لێشین بۆ دەنا لە هیچ شتێکی دیکە نیە ئەو نێرینە ئەشێ چەند وەختی بە ئایسە هەراوە بە تەمەەن بڵێن نێری حەوت ساڵ هەشت ساڵان دەکایدی ئەی پیر دەبێت ئێوە بازاری حیوان شتتان هەیە؟ ئەلحانەوە وەڵا بازارەوە لەبەرە و بەزبەی بەستراوە هیچ دەگۆڕدانی لەگەڵ وانە کە بڵێن لە گوندەکانە ئەڕۆن بۆ سەردانیەک و بازارەکەن یان ناشە حتممە بچن بۆ شنۆ یان پیرانشار یان نەغەدا شارەکان بوون لەش هەموو لە زۆر شاران هەبوو لە ئەفتەیدا هەموو ڕۆژە بازار بوو لە میان دوا و لە نەغەدا و لێرە و لە گرتکشانە و لە شنوێ و لەوانە بەڵام ئەوڵحانەوە قەرەتینە و شتە پەیدا بوو ئەوە ساخت ڕاوستە باشە ئیشەڵا کە خوا ڕستان بە ماندوو نەبی سلامت دشانە بەخێری سەر زۆر سپاس ئەوە کوورەی نەفتی دەشێوان ئەرێوەڵە باشە زۆر زەحمەتی زۆرە کوورەی نەفتی ئای زەحمەتی نەفت تێکردنی هەیە شتنی هەیە خڕکردنەوە هەیە چۆ نەهەیە بەرە وڵایەوە ئەی نەفتەکەی لەکوێ هێنا زارم محەممەد زامە ڕۆژ بە باشە نەفت لەکوێ کڕنەوە لە نەڵۆست رابندێ کوێ نەڵۆست نەڵوەست باشە ئەی هێنە ناو دێکەتان بە ماشینە دێن بۆ دیەکەی بە چەندێ گاڵۆنەکانە گەڵۆنەی گەڵۆن گاڵۆن نا بە ماشینە دێ دەتان شێڕانی دەکەین باشە لە زمسانان ناشە چەند تانکێر بسێنن تا بەشتان بکە وڵی خانەوادە دەدا هەمە خانەوادەن کە مانجێ بۆشکێکم دەدێنێ سەحمیەتان هەیوانە باشە هێرە گازی نییە نەوەڵا گازینی بە قوربانە منە گازیە نە هیچ بێداشتی شتینی هیچ هیچ مەدرسەی هەیە مەدرسە هەیە بێداشتی دەبسن شنێ مەسەر نەڵۆستێ فەقیرانە باشە ئیشەڵا گاستان بۆ دێ لە شەڕیەوە ڕاحەتە خڵاتکە ڕەبی خدا لە زار دوڕانەوە باس بەمەش حەسینەوە ئیشەڵا ئیشەڵا وەڵاهی زۆر سەختە باشە شەوانەکی هەڵەسە نەوت و شتێتێکە هەر خۆدیان مێردەکەت ئەی مێردەکەت دەکەم وڵ دەستێ هەستێ نەفتی تێکا دەبێ بۆ نابێ ئەوش تێ دەکە ئەمەش تێ دەکەین باشە چوزان مامەزانی هەر خۆتی نانا بخم بەتێنێ نانە باشە لەشە ساغ بێ ئێستا وەختی ئەوەیە تە بیشۆری تو ئیتر ڕۆشنی ناکەوانە چون هەوا بەرەو گەرماوە تازە دێشێم خری دەکەمە تا ئیشاڵە گازمان بۆ خڕینا هەڵی داینانێمەوە گازشمان بۆ نەدیسە هەمان دەبیداینێمەوە وتوانە کە گاستان بۆ دێ یان نا دەڵەن گاز دێ هەروان دەڵێن السلام عليكم باشش كور سلام باشش كور ئێرە ماڵی خۆتانە یان تۆ وەسای ماڵی خۆمانە ماڵی خۆتانە بەڵێ کەوایە وەساشی چون زۆر بە جوانی دادناوە وەڵا وەستاکە داینا وەستاکە لەعنەکانە ڕۆیشتەوە بەرەک زووتر هاتبان لێرە بوو ئەیسا تۆ خەریکی چیت وەڵا بنکەشی دیوارەکە دەکەم وتێتی بەندکەشی بکەی بەڵێ ئەو بەردانە هین کوێیە وەڵا لە شەخیرە خرمان کردێنان و تێرە و وەستاش داینەوە لە شاخە هێناتانە بەڵێ ئەی مادەنوشتتان نیە ئێرە نەوەڵا مادەین هەموو لە شەخێنانە باشە بۆچی هەمووی بە بلوک دانرێت بەڵام ئێوە هەر بە بەردەکەداتانەوە وەڵی بەردەکە قایمترە بۆەوەی کە لەش تەرەشوەیە دەڵێن بە مرەتەبتر بێت لە بەردانەوە زۆر باشە مەبارەکتان بە ئیشەڵڵا دیواری قەدیم بۆچی پانتر و ئەستورتر بوو بەڵام هێن ئێستا کە بە بلوک دایێنێن زۆر لاوازتر و ئاوایە قەدیمی بەردووشت کەمە بۆ هەر بە قوڕی دایانناوە چاوەی کە ئێرە شەر خرامان کرد هەموو دیواری قەدیم بوو باشە بۆ پانتر بۆ زانی قەدیم بۆچی دیوارەکانیان پانتر بوو وڵی جا نان دەزانین زۆر دیواردان بە گڵی بوو هەر بە گڵی دایاندەنا بۆیە پانتریان دادەنات بۆی کە خرانە بێ
باشە گڵەکە پێ دوانیە کە فێنکتر بوو فێنکتر بوو بۆ هاوینان فێنکتر بوو چوزان بۆ زمسانان گەرمتر بوو وانە بەڕێوەڵە فێنک بوو زۆریش فێنک بوو لەعنکانەوەی خرامان کرد بیات فێنک بۆ وانگەرە ڕاستەکەی ئەو بەڕای تۆ ئەوە باشتر بوو یان ئەم بەردا یان ئەم بلوکە کامی والله كي العنكانة العن فرق ذاك هذا قالوا دمي دي إنساني دي مش هرو دمي أو زورش تاني عند زاني نعند زاني كوابا شي ناجو بتونو اشتوالش خانو اشتداني العنكانة فرق ذاك ببردو ببلوكو بخشتو اشتوالي دايدني باشە ئەگەر بتانەوێت ماڵێک ساس بکەن ئەم سیمان و ماسە و چوزانم بلوک و ئەوانە لەکوێوە هێنن والله ما الشاعر لنا لو سيرا ولا دينين چەندێکە تایرە والله تقريبا 12 كيلومتر دابا زۆر نزیک ئەی بەشنەوە چەندێکە شنو 25 كيلومتر والله باشیش کودایە قوربان نەسووتی ئێوە باشن بە قوربان سلامت بی بەخێری خۆشبی زۆر سپاس دەکەم خێر ببینی ئیشەڵڵا سەر ئەمرێ قوربانەوە یاخوا بەخێری خۆشبی یاخوا زۆر سپاس دەکەم باسی ئێرەمە بکە بزانم لە مێژە تۆ لێرە یان بە بووکی هاتوو یان کچی ئێرە بوو ناوەڵا کچی ئێرە نیم نەمێژە لێرە بوومە هەر بە بووکی هاتوومە ئێرە خەڵکی کوێ بووی وڵا خەڵکی ئاڵیایە ئەو ئاڵیاوێ نەقەدەی پشتی ئەو کێوە یان ئاویکن لە ئاڵیاوێ نەقەدەی چەند ساڵە بە بووکی هاتی کچێوەڵا زۆرە شکر کوڕونەوەم جێڵم بووکو باشە قەت سەردانیەوەیەکەی دەچمەوە دیماڵە بابنیە ڕاستەکەی ئێرەت پێ خۆشترە یانەوێ وەڵا هەنێرە ڕاستەکە ماڵە خۆمە ئێرە و ئەو دەمیش ماڵە باب بوو لەوێ مێردم کاتم ئێرە مێرم کردو لێرە ێرم پێ خۆشەیدی ئەرێ ڕاستەکەی ماڵی باب هەر خۆشەویستە بەڵام ئێرەش لێرە پترمیدی دایگیان باسی ئەوەم بۆ بکە بزانم قەت خەنەوشتت گرتووەتەوە بی لەسەرت ناوەڵای قەت تێم نەداوە ئەڵەن باشە و نازانم ژنەکەی وت نازان من ئەگەر تینەگرم چاوم سووی نییە وەڵی ناوانەکەم کردووە نە چاوم ڕشتووە نەخەنم دەسەرم داوە ئەوانم عیز نەکردووە نەچراڵی نەچراڵە وانە تەبیعەیە ئەگە بە بووچی شاتم هیچ دەرمانم دەخۆنە داوە وەک بووکی ئێستا نییە ئاوا ئارایشت و نازانم ڕژان بم جێڕن ئەی چۆن بوو باسی ئەو دەم بۆ بکەوە بزانم بووکێنیەکە چۆن بوو چۆن هاتی نەکەم ئەو دەمی دووانە ماشێن دوو جیپە بوو ماشێن کەم بوو ئەڵا دێشەم سێدا هاتوین لە هۆندێ گۆڕیان نێوە ژن بەژ نەبووی ژن بەژن بوو باسی ژن بەژن بۆ بکە بزانم ئێستا ژن بەژن نەماوەوانە نەوەڵە ئێستا هەر زۆر کەمە یان نەماوەی هەر بەدڵی خوان مێردی دەکەن کەس چێ دەتوانێت کچێ بە زۆر بە مێردا وەڵڵا وایە والله باشە ئێستا ئەی ژن بەژن کرای لێرەوانە لەگەڵ کێ باربەهام باربەهام نێوی حەلیم بوو خوشیە و خوشکە مێردەم بوو دەی باشە چۆن بوو ئەو لێرە بوو تۆ لەوێ بووی ئەو ڕۆژ بۆ تۆ هاتی وەرە ئەمە گۆڕینیانەوە لە دێشەم سێ باشە قەت مێردەکەتت بینی یان قەتت نەبینی بووت یان ئەوە کوڕێکە و لەو دێدامان ناوە تۆڵ یەکترمان نەدی بوو هەرژن بەژ نەکراوە ئەوە بابوو دایکن ڕازی بۆ کرمان و ئەوە بوو دەی باشە دایگیان ئەی قەت ئەو کات چوزانم خەشڵ و چوزانم ئالە و کڵاوانە و کۆڵوانە و ئەو شتانە دروست نەکردووە ئەو لا کۆڵوانان دەشین نەدەکرد لامانە شاروێران بوو کۆڵوانە و ئەدی تەسکڵاوی لە سەردە ناو ئەمە لە سەرمان نەناوە وڵا من هەر ڕسماڵ و لێچکە و ئەوانە قەت دروستە نەکردووە ناوەڵڵە لەو موروانە و چوزان مێخەک و با مێخەک با بەڵاندەنا هیچی دی باشە مێخەکەشە چۆن دروست بکرێت بە دەرزیە دە ئاوێن دەکرد و چۆن هێشێ لە ئاوا بێ وڵی داوێن دەکرد و بە دەرزێنوە دەکرد و پۆلپۆلن دەکرد و چوار دەرزی پێوە دەبوو هەش دەرزی بۆنەکەشی زۆر خۆشازانە ئەرێڵا بۆنیشی خۆش هەر وەکو عەترێکی تەبیعی وایە دایمە پێت بێ من زۆر حەزم لێتی خۆشترە لە حەتری جا ئەڵێن بۆ دیانێشە باشە بۆ سەرێشە باشە هەم شتی باشە بەریە وەڵڵە باشە دایگیان دەست خۆش بێ قوربان توش دەستت نێ سپاس دەکەم جا مەڕۆ
بە هەر لە لام بە باش بە بڕێکیش لەگەڵ ئەمە قسانی دی خۆم نا چۆن لێ ناپرسم ئەی وازانی پشتم کردوێتە تۆی کە تەواو تۆ باسی خۆتم بۆ بکە بزانم تۆ خەریکی چیەکەی بە ڕۆژا چیەکەی بە ڕۆژە مەڕمان هەیە دەچین مەڕی دەدۆشین و دێنەوە پەنیری دەکەین و ئەوالەی لەشە ساغ بایخوا قەت هەواڕۆشتە نەڕۆشتوی ناوەڵای ئەلحان ناچین وەختێکی دەچوونە ماڵحان کەس ناچێ ئێرە ئەڵەن ناوی دوو ئاوانە وانە بۆچی ناوی دوو ئاوانە وەڵا جاوە قەدیمێنیە یان ناوە دوو ئاوان باشە ئەڵەن دوودانە ئاوی لێوانە وەڵاتە ئاوی زۆرە ما دەڵەن دوو ئاوانی دێنە ئاوی زۆرە دێکات ئەرێ ئەم منتەقەکە پیۆدی ئاوی زۆرە کانیا و ئاوی لەو لای هەیە لەو بەری کنجادەی هەیە لەو لای هێرێ وڵا کانیاویشی زۆرن دەستی ژنێک دەبینم خەریکە تەشیە ڕێسە با بڕۆینە پێشە بزانین چۆنە ئەو تەشیەی سلام علیکم باشی شکر باشی با لێرە دانیشم دادی قوربان باشی پورێگیان قوربان بم خوشکەجیان زۆر سپاس دەکەم بۆ قوربان تۆ چۆنی باشی ئەی دەست وای لە هاتووە چۆن چوانەوە دەست وای لە هاتووە بریندار بوو بەچی بریندار بوو دوو چرخەکە خۆت کەوتی بۆ قوربان دایگیان باسی ئەو خوریشتم بۆ بکە بزانم ئەو تەشیە چۆنە خوریەکەی لەکوێوە هێنی چۆنەی ڕێسی ئەو خوریەوە بابمی مەڕێ ئی بزن نابێ ناوەڵڵا بۆ وەڵی بزنێ ناوی بزن زورە ناسکترە وانە بەڵێ ئەوە بیلامانەی مەڕێ جاوە دەیڕستم دەیکەمە پێبن بۆ مەڕێ لاقی مەڕانی پێدەبەستین و دەیبڕینەوە ئەیکەی بۆ پابندی مەڕەکان وایە وڵا دەیکەمە پابندی مەڕەکان باشە ئەوە چۆن دروستەکەی و پابندانە وڵاوە دەیڕستم و دوولای دەکەمەوە و جابیلامانێ ڕاڵی دەکەم و دەیوەنم باشە جگەلەوە ئەتوانی گۆرەوی و چوزانم بەرماڵ و شتی وای پێ دروستکەی ئەریە وەڵاوشی دەتوانین وەڵا لە حانەکانە زەمانی نەماوە و گۆری و شت نەماوە و دیوانەیەک بەرماڵ نەماوە و ئەوەی بەرماڵەیە وەڵا دەیڕستم بەرما ئەرێ وەڵا هەری قەدیمە هەر ماوە جامیژەل حانەکانەوە دەیکەمە پێبند و بۆ مەڕەکان ئێستا کارە پێەتیەکێ بە پێبندوانە باشە دایگیان خوریەکەی لەکوێ شۆردووە وەک بڵێن ئاوێکتان هەیە کانیاوێک چوزانم شتی واتان توێمیمان شتووە شۆردنەکەی سەختەوانە ئەرێ وەڵا چنێکی بەداران لە توێمی شتونە و دەمی ئەلحانەکانە لێرە بە تەشتوشتی دەشوێن ئەمە و دەم بردوونە لە توێمی بەداری شتونە بە کوتەکە باشە ئەی قەدیم ئەو کەپەنگ و چوزانم ئەوانە قەت دروست نەکردوە یا نازانم والله خەسوم چاچی دەکردنە من کەپەنگنا گۆرەی تا دەکرد پێبند و منسوورە دوولا و گۆرێ و دێخون و هەموو شتی چا دەکرە من ناوەڵاوانم چا نەکرد وەڵام ڕستومە ئاوا بۆ دوولا و شتی باشە گۆرەوی نازانی ناوەڵڵا ئەوە نەوەتە ئەریە وەڵڵا ئەوەی ڕۆی بەر کامێراکە ڕۆژ کێشە نییە پێی باشە دایگیان ئەی جگەلەوە بە ڕۆژە خەریکی چیترەکەی وەڵڵای دا بە ڕۆژ خەریکی کار و چێشت و مەڕ و ئاوالە ڕۆی بۆ لای مەڕەکان قەت هەواروشتە چووی ئەریە وڵات چوومە باسی هەوارم بۆ کە بزان ناتینە هەواری وەڵڵا باسی ئەو دەم بۆ کە بزانم هەوارەکانتان چۆن بوو چۆنە ڕۆشتن چادرتان هەڵەدا چیتانە ئەرێ وەڵڵای دەچوین بیلامانی بە جۆدێژان دەچوینە ساخی دەچوینە سەرێ و لەوێ دەچون چادرن هەڵدەدا و مەڕن دەبێر دەدا و پەنیرن دەکرد و کەشکن دەکرد و ئاوالە لەش ساغ بەیانخوا ئەوانە ناچینە چۆستان لە مێژە ناچین و باشە بۆ ناچنایسن وەڵڵای دەلحانەکانە ناچن دەوڵە دەلحانەکانە دەبی کارتە تەبی و کارتیشمان نەماوە و کارتن نییە باشە ئەوە دەڵم کارتی وەرگن دەچینە چۆستانی وەڵی لێوە ناچی کارتی چی کارتی دەبی کارتە تەبیتن کارتت بێ دەبی کارتە تەبێگە کارتن نەبێ هەن دەوڵەت ناڵێ چونکە لەحان هەر کەسە دەڵەوە جێ چادری خۆمانە و ئەمە ناڵم پچی باشە ینی دەوڵەت کارتێکت پێەیە ئەڵێ تۆ ئەتوانی بم شاخوکێوەیە بڕۆی ئەریە وەڵە ئەرێ وڵاگە کارتەکەت داتێ دەتوانی پچی
السلام عليكم باشی شکر زين خانم جان باش زۆر سپاس زەحمە دەبێت کەمێ ڕوت کە کامەراکە ئاوە باشی سلامت بمن ئەچی بۆ کوێ وڵای دەستمەکەنەوە ڕەفیقانم باشە چیەکەی لێرە خەریکی چی وڵای ماڵم بخۆم لە دربکەیە هاتوومەتە ماڵە خوشکم ها پس لێرە مەهمانی بەڵێ لە دربکە لەکوۆیە لە کام بەشە لەو لایە لەم لە بەشەی پیرانشاری لە کارخانەوە دەچی بۆ دربکەی لێرە دوورە ئەرێ وڵا دوورە ئەی چۆنە هاتووی بۆ مەهمانی بۆ لای خوشکێک وڵای خوشکم هاتۆ لە دومتی دوسێ ڕۆژانوەرە لە کنم ئەرێ سەردانی خوشکوشتە زۆر خۆشە خوشکی حسێکی زۆر خۆشی ئێوە زۆر خۆشە باسی خۆت خوشکەکەتم بۆ بکە بزانم ئەها خوشکدانیشە بێکۆ چزانم شی بەسەر دێت قساکە بێکۆ چۆنە نێوانە زۆر خۆشە نێوام دەگەڵ خوشکەکانم سێ خوشکین نێوانم زۆر خۆشە دەگەڵی زۆر ڕەهاتم باوەڕکە وەکو ڕەفیق کوشتی ماینە هەم دەکەین قەت بووە شتێک کارێک بکەن چزانم شتێک بەیەکۆ ئەنجام بن یان شتیوە ئەرلا زۆر وا بووە زۆر کارمان نەگرە ئەنجام داوە چۆنە کە تۆ لەوێ شوت کردوە خوشک ئەی خوشکەکەی ترت خوشکەکەی دیکەشم لە دربکەیە خوشکن لە دربکەین خوشکشم لێرەیە چۆنە هەردووکتان شوتان کرۆبێرە ئەم لێرە ماوە من مێردم لە دیێگاکی تکە کردووە دێهاتە چیت کاسگەران زادوا ماڵە خۆن کردووە هاتوینتە دربکەی خوشکشم لێرە مێر کردووە هاتمە سەردانی خوشکم ئەی بۆچی ئێوە ئاوا ئەوەڵ لەو دێ بوون دوایەوە چوون هاتنەتە ئەو دێ خۆتان درک وڵی ئاغاکە ماڵە خۆمان کرد دو هاتینە دربکەی لەوێ خان و بەرەشتمان کڕیوە لەوێ خەریکار و باروشتینە لەشتان ساغ بەخوا بێستانوشە هەیە لەوێ چۆنە کوێستانە لەوێ وڵای چۆستانەکەی دوورە لەوێ لە چۆستانە ئەی بێستانوشتتان هەیە بەڵێ کاروشتی کەشاوەرزش دەکەین باینجانشتی ئافرین بەنجەم ئاوی زۆرەوێ قەترەیە باینجانەکە ماڵە کردویانە ئەمەش بۆیان دەچین سەیەکتیاریان کردو جا قەترەیە باینجانەکە ئەی لەمانەوە قەت توت فەرەنگی وشتە هەیە ئەرێوەڵا هەیە لەو ئەڵەن لێرە شخصێکی تایە پێڵن چل شەید باسی و شخصم بۆ بکە بزانم چۆنە کێیە ئێستا جێکەی ماوە نەماوە بەڵێ چ شەهیدانە بەخاتیوێکێ دەڵێن زمانی قەدیم چلدانە ئەسحابە بەشەر هاتوونە لەوێیان ناسوونە بەخاتیوێکێ نێواندانەوە چل شەهیدان ئەو شخصە بە نەیوان کراوە دێ ئێستا جێکەی ماوە ینی زەریحەکەی یان داگە چلدانە داری لەنە بەخاتیەوە چلدانە دارە نێدانرا چل شەهیدان ئەی کێ و چلدانە دارەی ناوە وڵای جا نازانم ئەو من قەدیم بووە ئەوە خاتیوە نێواندانراوە دەڵێت چۆ قەدیم دانراوە بەخاتیوە ئەو نێدانرا بۆ خڵای ڕاستم قەبەکانیان مەحلوم نینە ئەو چلدانەکانیان مەحلوم نین فقط چلدانە داریان ناوە بەڵێ بەخاتیەوە مەحلوم کراوە بەخاتیەوە دانە قەبیان نەستە مەحلوم نییە ئەو شخصەش بە نەیویان کراوە ئەی ئێراڵێن پێڵێن دواوان وانە ئێوە لەسەر شتا ئێرەکانی زۆرە بەڵێ ئەی ئەو دوعاوە کامەیە وتیان لەسەرەیە دوودانە ئاوی تایە لە لای سەرەیە ئەی ئێستا کەسێکە ڕوا چزانم ئاو بێنێت بۆ ناوماڵ بۆ چایی بۆ چێ نەوەڵا بۆ بۆ ماڵێ نابێ پیسە بەڵێ لێرەوە تاڵەکن هۆ ماڵەیە لەوێ سەڕی زێ دەکات دەچن دێنن بۆ خواردنەوەی دەچن استفادە لێ دەکەن شتی لێ دەشۆن ئەو جورشتانە بەکاردێنن دەی باش ئەمەوێ باسی شتی قەدیمین بۆ بکەی وەک بڵێن بووکە بارانۆشتتان دروست کردەوە کاتێکڵامە دەچوینە بووکە بارانی بووکە بارانەمان چاڵ دەکرد دەچوینە ماڵان دارێکمان دەڕازاندەوە ئاویان پێدا دەکردین هێلکان دەداینێ پولیان دەداینێ لیباسی کوردیتانە کردەوە من خۆم کاریوان کردو لیباسی بڵێ ئەو شتانەمان دەکرد بووکە بارانەمان خڕ دەکردەوە باران دەباری شارێکی شێڵێ بووکە بارانە ئاوی دەوێ نانی دەوێ هێلکەی باڕۆ ئەرێ وەڵاوانێ هەیە
هاوڕانی خۆشەوی زۆر سپاس کە تا کۆتاییان پرۆگرامش لەگەڵم بوون هیوای ژیانێکی پڕ لە ئاشتی و ئازادیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ